رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە گوندەکانی منبەج و بەنداوی تەشرین شەڕێکی سەخت لە نێوان سوپای داگیرکەری تورک و چەتەکانی لەگەڵ شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەج بەڕێوە دەچێت. سوپای داگیرکەری تورک و چەتەکانی هێرشیان کردوتە سەر گوندەکانی باکووری بەنداوی تەشرین و گوندەکانی باشووری ڕۆژهەڵاتی منبەج. شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەجیش وەڵامی هێرشەکان دەدەنەوە و لە ئێستادا شەڕێکی قورس بەڕێوە دەچێت. لە هەمان کاتدا دەوڵەتی تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان و تۆپ پشتیوانی لە چەتەکان دەکات. لە قامیشلو مەراسمی ماڵاوایی لە شەهیدان جیهان بیلگین، نازم داشتان و ئەفزەمچیا و دیار قامیشلو لوقمان خەمیس با بەشداری لە هەزاران کەس لە دانیشتوانی قامیشلو و گوندەکانی دەوروبەری دەستی پێکرد. کاروانی تەرمی شەهیدانی ڕۆژنامە نووس جیهان بیلگین، نازم داشتان و شەڕوانانی یەکینەی پاراستنی ژن ئەفزەمچیا و هەروەها شەڕوانی قەسەدە دیار قامیشلو و لوقمان خەمیس لە ناوەندی خانەوادەی شەهیدان لا گەڕەکی ئەنتەریا بەرەو مەزاری شەهید دەلیل سارۆخان بەڕێکرا. بڕیارە پاشکەمێکی دیکە لە مەزارگەی شەهید دەلیل سارۆخان مەراسمێکی جەماوەری بەڕێوە بچێت. هەپەگە ڕایگەیان لا چالەکی گەریلەکانی ئازادیدا دژی سوپای داگیرکەری تورک لە زاپ مەتینە و خواکۆرگ داگیرکەرێک سزا دراوە و دۆشکەیەکیش لە ناوبراوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لەبارەی چالاکیەکانی گەریلاکانی ئازادی و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان گەریلاکان لە ڕۆژانی 4 و 5 کانونی دووم 5 چالاکیان لا دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ و گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینە لە هەرێمی مەتینە و گۆڕەپانی بەرخۆدانی گردی هێمن لە هەرێمی خواکۆرگ ئەنجام داوە. هەپەگە ڕاشیگەیان لە ئەنجامی ئەو چالاکیانەی گەریلادا داگیرکەرێک سزا درا و دۆشکەیەکیش لە ناو براوە. هەروەها هەپەگە ڕایگەیاندووە لە نێوان 2 تا 6 کانونی دووم باگشتی 22 جار دەوڵەتی تورک با فڕۆکەی جەنگی بردومانی گۆڕەپانەکانی بەرخۆدانی لە هەرێمەکانی خواکۆر، گارە، زاپ و مەتینا کردووە و هەروەها ڕۆژی 4 کانونی دووم گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ 3 جار با هێلیکۆپتەری هێرش بردومان کراوە. لە چوارچێوەی سەردان و کۆبوونەوەکانیان ئەمڕۆ شاندی دەم پارتی کە سەردانی ئیمراڵی کردبوون لەگەڵ سەرۆکی گشتی پارتی ئایەندە ئەحمەد داودۆغڵو کۆبووەوە. سری سورەیە ئۆندەر ئەندامی شان دەکات دەڵێت هەندێک باسی ئەزمونەکانی پێشومان کردو لە چوارچێوەی کۆبوونەوەکەدا زانیاریمان لەگەڵیاندا گۆڕیەوە. داوای پێشنیار تێبینی ڕەخنە و هۆشداریشمان لێکردن. ئەوانش باوردی زانیاری و هۆشیاریان پێداین و لە دوای چاوپێکەوتنەکەمان لەگەڵ سەلاحەدین دەمیرتاشدا ڕاگەیاندراوێکی بەرفراوان بڵاو دەکەینەوە. داود ئۆغڵوش سەرۆکی ببورن پارتی ئایەندە سوپاسی سەردانی کردنی شاندەکەی کرد و وتی باشترکردنی دۆخی ناوخۆ تەنها با دیموکراسی دێتە ئاراوە و پێشنیارم بۆ شاندەکە و هەموو سیاسیەکان ئەوەیە لە بەرامبەر ئەم قۆناغەدا بۆ بنیادنانی ئاشتی لە تورکیادا بجوڵێنەوە. هەروەها شاندی ئیمراڵی کە پێک دێت لە سری سورەیە ئۆندەر و پەروین بۆڵدان و هاوسەرۆکی شارەوانی گەورە شاری مێردین ئەحمەد تورک لەگەڵ فراکسیۆنی ئاکەپە دەستی با کۆبوونەوە کرد. شاندی ئیمراڵی لەلایەن سەرۆکی گشتی فراکسیۆنی ئاکەپە ئەفکان ئاڵا، جێگرانی سەرۆکی فراکسیۆنی پارتەکە لە پارلەمان عەبدوڵڵا گولەر و ئۆزڵەم زەنگین و هەروەها عومەر چەلیکەوە پێشوازیان لێکراوە.
تەفگەری ژنانی کوردی ئەوروپا تەژەکە ئەوروپا بابۆنەی هەردوو کۆمەڵ کوژیەکەی پاریسەوە بە مەبەستی ئەنجامدانی چالاکی لە 11 کانونی دوومدا ڕاگەیاندراوێکی بانگەوازی کرد و دەستنیشانی کرد کە لەسەر ڕێچکەی سارا ڕۆژبین و ئەڤینەکاندا لە کەسێتی سەکینە جانسێز هەواڵسارادا درێژە بە تێکۆشانیان دەدەن و لا دژی هێرشە سیستەماتیکەکانی سەرژنانی پێشنگ دەوەستنەوە. لە ڕاگەیاندراوەکەی تەژەکە ئەوروپا ئاماژە بۆ کراوە کە چالاکیەکانی ئەمساڵی ڕۆژەکانی 11 کانونی دووم با ڕێپێوانی بەرفراوان و با دروشمی بکوژ دیارە فەڕەنسا بۆچی بێدەنگە چالاکیەکانیان ئەنجام دەدەن. هەروەها لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا جەخت لەسەر بەردەوامیدان لە چالاکیەکان کراوەتەوە تا ئەنجامدانی لێپرسینەوە لە بکوژان و داوا لە هەموو بەش و پێکاتەکانی سەربا تەژەکە ئەوروپا و تەواوی ژنانی کورد لە ئەوروپا و گەلی کورد و هێزە دموکراسی خوازەکان کراوە بەشداری چالاکیەکانی 11 کانونی دووەم ببن. پارێزەری سولەیمان ئەحمەد ڕایگەیان دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان تۆمەتەکانی سەر ڕۆژنامەنووس سولەیمان ئەحمەدی هەڵگرت و بڕیاری ئازادکردنی داوە. کەمێک پێش ئێستا نەریمان ئەحمەد پارێزەری ڕۆژنامەنووس سولەیمان ئەحمەد لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەبارەی هەڵگرتنی تۆمەتەکانی سەر سولەیمان ئەحمەد زانیاری نوێی ئاشکرا کرد. بەپێی زانیاریەکانی ئەو پارێزەرە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان تۆمەتەکانی سەر ڕۆژنامەنووسی ڕۆژنیوز سولەیمان ئەحمەدی هەڵگرتووە. هەروەها ئاماژەی بۆش کرد دادگا بڕیاری ئازادکردنی داوە. جێی ئاماژەیە لە ڕۆژی 25 تشرینی یەکەمی ساڵی 2023 پەدەکا سولەیمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوزی لە دەواازەی فیشخابوو ڕفاند و دوای 211 ڕۆژ لا بێسەر و شوێنبوونی ڕێگە بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن. دواتر با تۆمەتێکی ناڕەوا پەدەکا ڕۆژی 29 تەموزی ساڵی 2024 لە دادگایەکی سیاسیدا سزای 3 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپاند. ئەمیر ڕەحمانی هاوڵاتی خەڵکی شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان با تۆمەتەکانی ئەندامێتی لە حیزبێکی کوردی ئۆپۆزیسیۆنی ڕژێمی ئێران و پرۆپاگاندا دژی دەسەڵات بۆ تێپەڕاندنی خۆلی زیندانیەکەی بۆ زیندانی ڕژێمی ئێران لە شنۆ گوازرایەوە. جێ ئاماژەیە ئەمیر ڕەحمانی لە هێرشی تونداژویانەی هێزە ئەمریکان بۆ ماڵەکەی دەست بەسەر کرابوو. پوریا جەواهری خەڵکی کامیارانی سەر بە شاری سنا لە زیندانی ناوەندی سنا وەک ناڕەزایەتیەک لە بەرامبەر بەردەوامی دەست بەسەربوونی با شێوەی نایاسایی ماوەی 6 ڕۆژە دەستی بە مانگرتن لە خواردن گرتووە. ئەو زیندانیە سیاسیە زیاتر لە 25 مانگە لە دۆخێکی هەڵپەسێردراودایە و کاتی دادگایکردنەکەی دیار نییە. پوریا جەواهری بە تۆمەتی چەکداری ئەندامبوون لە گروپە دژبەرەکانی ئێران و بانگەشەی پرۆپاگاندا دژ بە حکوومەت و لێدان و بریندارکردنی بە ئەنقەستی چەند ئەندامێکی هێزەکانی سوپای پاسداران تۆمەتبار کراوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردەوە لەبارەی ڕەوشی سووریاوە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ هاوتا ئەوروپیەکانی کۆ دەبێتەوە. هەروەها وەزارەتی دەرەوە ئاماژە بۆش دەکا بلینکن لەگەڵ هاوتا ئەوروپیەکانی کۆ دەبێتەوە بۆ ئەوەی داکۆکی لە گواستنەوەیەکی ئاشتیانەی فرەلایەن بە سەرکردایەتی و خاوەنداریەتی سووریەکان بکات. دەشڵێن لە ئێستادا بلینکن لە کۆریای باشوورە و دواتر دەچێت تا ژاپۆن و فەڕەنسا پاشان لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا دەچێت تا ڕۆما. گرنگترین سەردێری ڕۆژنامەکانی ئەمڕۆ ڕۆژنامەی تایمز نووسێتی ئیلۆن ماسک دەڵێت فاراج لەو ئاستەدا نیەت بتوانێت ڕفۆرم ئەنجام بدات و گاردیانیش نووسێتی سوپای ئوکراین لە ناوچەی کۆرسک پێشڕەویان کردووە و فاینەنشال تایمزیش شاری نیویۆرک بە بەکارهێنانی شەقامێکی قەرەباڵغی کردووە بە پارە. بەکارهێنانی ئەو شەقامی کردووە بە پارە و ڕۆژنامە عەرەبیەکانی شەرقەل ئەوسەت نووسێتی تەلەڤیڤ وردەکاری کوشتنی حەسەن نەسڕوڵڵا ئاشکرا دەکات و ڕۆژنامەی عەرەبیش نووسێتی سوودانی سەردانی ئێران دەکات و دۆخی هەستیاری بەغدایان بۆشی دەکاتەوە.
قودسی عەرەبیش نووسێتی ئیسرائیل لە ماوەی 1 ساڵدا 111 ڕۆژنامە نووسی کوشتووە و ڕۆژنامە فارسەکانیش ڕۆژنامەی باختەر نووسێتی 4 پەرلەمانتاری کرماشان لە لیستی خراپترین نوێنەرانی ئێراندان و هەروەها ڕۆژنامەی هەمدڵیش نووسێتی قەیرانی سوتەمەنی بار هەڵگرەکان لە سنووری ئێران و تورکیا گەیشتووە تا لوتکە و ڕۆژنامەی ئەبراریش نووسێتی لە ئێران تەمەنی نەشتەرگەری جوانی گەیشتووە تا 14 ساڵ. لەگەڵ تەکنیکی نوێی شەڕی شەروانان تەکنیکی کۆنیان پشتگوێن نەخستووە ئەویش سەمای بەر لە جەنگە لە ماوەی ئەم جەنگەدا چەندین دیمەنی شەروانان بڵاوبووەتەوە کە پێش ئەوەی بچن بۆ جەنگ و ئۆپەراسیۆن سەماو هەڵپەرکێ دەکەن و لەگەڵ دەستپێکی هێرشیشدا ژنانی گەریلا و شەروان بە هەلهەلەوە هێرش دەبەن و دوژمن تێک دەشکێنن. با ناونیشانی سەمای بەر لە جەنگی شەروانان هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردووە بەیەکەوە گوێی لێدەگرین و بەم جۆرەش گەیشتینا کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەرشاد بن. سەمای بەر لە جەنگی شەروانان. هونەر و جەنگ بەرخۆدان و مۆڕاڵ سروشتی ڕاستەقینەی هێزێکی بەرخۆدێری کووردە کە چۆن چەتەکانی داعشیان تێکشکان بە هەمان ئیرادەوە کار لەسەر تێکشکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی دەکات لە ڕۆژاوای کوردستان. هاوشێوەی تێکشکانی چەتەکانی داعش و هاو ئاوازەکانیان کە شەروانان هەلهەلەی سەرکەوتنیان لەسەر لێدان. لەگەڵ تەکنیکی نوێی شەڕی شەروانان تەکنیکێکی کۆنیان پشتگوێ نەخستووە ئەویش سەمای بەر لە جەنگە. شەروان و کەسی یادای کە بێ قوربان و تۆ نەهێنی تۆڵامە بێدەستێ خۆی نەبێژان و شەروان و شەروان. لە ماوەی ئەم جەنگەدا چەندین دیمەنی شەروانان بڵاو بووە کە پێشەوەی بچن بۆ جەنگ و ئۆپراسیۆن سەماو هەڵپەرکێ دەکەن و لەگەڵ دەستپێکی ئێرشیشدا ژنانی گەریلا و شەروان بالهەلەوە هێرش دەبەن و دوژمن تێک دەشکێنن. نەریتی سەماکردن لە لای شەروانانەوە لە چیەوە سەرچاوەی گرتووە. دەکرێت بۆنەوەی ئەم سەردەمە سەمای بەر لە جەنگ چاندێکی نوێ بێت بەڵام باگەڕانەوە بۆ ڕەگ و ڕیشەی زاگرۆسی دێرین ئەوەمان بۆ دەردەکەوێت. گەلی کورد بە بەردەوامی لەبەر پێگە جوگرافیەکەی هێرشی لەسەر بووە. جەنگاوەرانی کوردیش بۆ بەرەنگاربوونەوە باورەی پۆڵاینەوە پێشوازیان لە هێرشەکانی دوژمن کردووە. بە شادی و سەماوە بەرەوبەرەکانی جەنگ ڕۆشتوون. هاوکات بالهەلەوە هێرش دەست پێ دەکەن و هەر لە یەکەم هەنگاودا بەدەنگی پرسۆزیان دوژمن بێ ئیرادە دەکەن. بێگومان تەنها کوردەکان نین بەر لە جەنگ سەما دەکەن بەڵکو لە زۆرێک لە نەریتەکاندا سەمای پێشجەنگ ڕێگێکی قوڵی لە ڕێوڕسمە کلتوریەکاندا داکوتاوە. بۆ نمونە ماوری هاکە لە نیوزلەندا نمایش دەکرێت. ئەم سەمای جەنگی نەریتیە لەلایەن گەلی ماوریەوە دەکرێت بۆ ترساندنی نەیاران و نیشاندانی یەکێتی و هێزیان. کاپۆیرە ئەم هونەرە جەنگیە لە بەرازیلەوە سەرچاوی گرتووە. جوڵەیەکی ئەو شێوەی سەما لە خۆ دەگرێت کە شەڕ و نمایش تێکەڵ دەکات. ڕێوڕسمی ئەفریقی و ڕەسەن سەماکان زۆر جار بانگەوازی ڕۆحی باو باپیران یان نیعمەتەکان دەکەن بۆ پاراستن و سەرکەوتن بەڵام ئەوەی گەلی کورد لە گەلانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە تا ئێستاش پەیڕەوی ئەو نەریتە کۆنە دەکەن. دەتوانین بڵین کورد ئێستا تاکەنەتەوەیە پێشجەنگ و بەرخۆدان سەما دەکەن. لە ڕۆژی ئەمڕۆماندا سەمای کوڕان و کچانی شەروانانی کورد یەکێکە لە بەناوباکترین سەماکانی بەر لە جەنگ کە ئامانجلەی یەکڕێزی و بەرخۆدان و پەیامی سەرکەوتنە بە ئەنجامدانی سەمای وەک گۆڤەند و وەڵپەرکێ یان هەنگاوە نەریتیەکانی دیکە پێش هەر جەنگێک شەروانان ڕێز لە میرات و باو و باپیرانیان دەگرن. بەهێزکردنی نازنامە و خۆڕاگری خۆیان لە بەرامبەر ناخۆشیەکاندا نیشان دەدەن. شانازی بە نازنامەی کوردایەتی و نەریتی خۆیان نیشان دەدەن.
بە دوژمنان دەڵێن ئێمە ڕۆڵەی خاکی زاگرۆسین، تەنانەت بە کللتور و نەریتە پیرۆزەکانمان ئەقڵیەتی پیاوسالاری و فاشستیتان تێک دەشکێنین. بێگومان جگە لە لایەنی کللتوری یەکڕیزی سەمای بەر لە جەنگ بۆ شەڕوانان تەکنیکێکی سەربازیشە کە سەماکردن یان جوڵەی ڕێوڕسمی یارمەتیان دەدات بۆ چوونە ناو حاڵەتێکی دەرونی تەرکیزکرا و متمانە بەخۆبوون، ئازادکردنی وزەی دەمارەکان و کەمکردنەوەی دڵڕاوکەی پێشەڕ تا لە ڕووی دەرونیەوە نایارەکانیان بترسێنن بە نیشاندانی کۆنتڕۆڵ و متمانە و لێهاتووی ئیرادەی دوژمن تێک بشکێنن. هاوکات شەڕوانان وەک وەرزش و خۆگەرمکردنەوەی جەستەیی سوود لە سەمای بەر لە جەنگ دەبینن، ئەو جوڵانەی کە بە شێوەیەکی سەماکاری یان هەڵپارکێ ئەنجام بدرێن دەتوانن ببنەوە کاری شلکردنەوەی جەستە و باشترکردنی سووڕی خوێن و نەرمی و چالاکی پێشەڕ ئامادەکردنی ماسوولکەکان بۆ کردداری کاریگەری بەرز و لێدانی گورزی تون لە دوژمنانیان. شەڕوانان بە تێکەڵکردنی جوڵە و ئاهەنگی کۆن و ڕێبازی نوێی مۆدێرنی شەڕی گەلی شۆڕژگێڕی یار و نەیاریان شۆ کردووە، هەر بەو سەما و تاکتیکانە گەورەترین هێزی تیرۆری جیهانیان تێکشکاند و ئێستاش لە بەرامبەر بەرماوەکانی قاعیدە و جەبهەت النوسرا لە شەڕێکی بەردەوامدان ڕۆژانە گورزی کەمەرشکێن لە نەیارەکانیان دەدەن و هەر بە هەڵپەرکێ و سەما بە جیهان دەڵێن ئێمە ئاهەنگی سەرکەوتن لەسەر دڵی تەقیوی هەر داگیرکەرێک دەگێڕین کە هەوڵی سڕینەوەی کللتور و نەریت و نەتەوەکەمان بدات. شەروان و چەلەنگ و ئەزگۆریتە دلکە یاری باراتە فەگری سەرمێلان و شەروان و شەروان و شەروان و شەروان و شەروان و